داری بەڕێز ڕێباز حەملانمان کردووە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکی حکوومەتن بۆ کاروباری دارایی لێرە ئەم پرسی لەگەڵ باس دەکەین. بەڕێز ڕێباز بەخێربێ ئەمەوێ بەڕوونی بزانم دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە ئەتوانرێ ئێستا موچە بدات بە خەڵکی هەرێمی کوردستان بە موچە خۆران؟ سپاس بۆ جەناب توبینەرانی بەڕێز. لە ڕاستی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەرچاوڕوونیەکی باشیدا بە هەموو خەڵکی کوردستان و جەنابی وەک هەمیشە بەرپرسیارانە مامەڵاکات بەرامبەر هەموو ئەو کێشانەی کە دێنە بەردەم هەرێمی کوردستان لە هەج ڕۆیەکەوە بێ و شان دەداتە بەر مەسئولەتێکی گەورە و بەبێ جیاوازی ئەو کێشانەی کە یەتە بەردەمی هەرێمی کوردستان لە هەج بوارێکا بێ بەرپرسیارانە ڕوبەڕووی بێتەوە بۆی چارەسەریکە. جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەم فترەیە کە 12 ڕۆژیش بە شەڕێکی سەختی گەورەی ناوچەکە تێپەڕین سەرەڕای ئەو دۆخە سیاسی و ئەمنی لە عێراق و هەرێمی کوردستان بوو، بەڵام بەردەوام هێشتا لەسەر پرسی موچە کردووە ئەولەوێتی کارەکانی و زەختێکی زۆر نێودەوڵەتی و ناوخۆیی گرتە بەر بۆی کە ئەم کێشەیە چارەسەر بێت، چونکە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بەغداوە موچەکە بە ماوەی 2 مانگە بەردراوە، کێشەکە سیاسیە، نە ئیداریە، نە مالیە، نە قانونیە، نە دەستوریە، نە مەسەلەی محکەمەی فیدراڵیشە. ئێستا ئاخر شدەوە بوو کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور ئەمڕۆ باسی کرد کە لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا چەند ڕۆژی داهاتوودا وەفدێکی باڵای دەسەڵاتدار بڕیار بەدەست دێنە هەرێمی کوردستان ئەم بابەتە لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان باز دەکەن هەرێمی کوردستان هەچ کێشەیەکی هەیە کە نەیماوە، بەڵام فەرموو بابێن پێمان بڵێن لەسەر مەوزوعی میزان مراجعەیە هەمومان هەر 4 مانگی ساڵی پێشوو بیدایەتی ئەم ساڵ ئیلتیزاممان وەکو خۆی کردووە، داهاتی نانەوتیە وەکو خۆی لە 150مان بە پێی قانونی ئیدارەی مالی تەسلیم کردووە. لیستی موچەیە لە سەرەتای ساڵەوە وەکو ئێستا بە یەک لیستەکە لیستی پەیڕۆڵە کە لیستەکە هیچ کێشەیەکی تیانەماوە خاوێن کراوەتەوە. بەغداش خۆی هیچ تێبینی نییە لەسەری بەو ناونیشانەی 4 مانگی موچە ناردۆ لەسەر هەمان لیست. ئەو لیستە بۆ مانگی 5 نێردراوە، ئەمڕۆژ لیستی مانگی 6 گەیشتە بەغداد. مەفرۆزە حکوومەتی عێراقی ئەم پارەیە بۆ ئێمە سەرف بکات، چونکە هیچ عوزرێکی نە قانونی هەیە، نە دەستوری هەیە، نە مەسەلەی محکەمەی فیدراڵیە. ئەمەی محکەمەی فیدراڵی خاتون حەزەکەم بزانی هەر زۆر بابەتێکی سیر بوو کەوتیانە بێ محکەمە قەراری بات، چونکە هیچ پێویستی بە قەراری محکەمە نییە. ئەستەن بڕیاری دادگای فیدراڵی بەو بابەتە دەرچووە لە مادەی 6 کاڵێ لەسەر بڕگەی 12 و 13 کە پەیوەندیدارە بە داهاتی ناوخۆ و داهاتی نانەوتی، ئەڵێ ئەم دوو بابەتە نابێت بکرێتە هیچ کێشەیەک بۆ هەرێمی کوردستان، ئەبێت هەرێمی کوردستان موچەی بدرێت هەیە ئەو بابەتانە پەیوەندی بە دوو حکومەتەکەی خۆیان حەلیەکەن. خاڵێکی کە زۆر گرنگە، ئێمە بڕیاری تایف سامی پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە کە ئەڵێ وڵا ئەبێت ئەو بابەتە ڕاگیرێت وڵا تەخسیسیان نەماوە لە کاتێکە هەر پێچەوانەی ئەو ژمارانەیە کە وەزارەتەکەی خۆی ئاماژەی پێکرد سەریم دوو ئیمزای بکە، هەردووکی نووسراوە تایف سامی باشە، هەردووکی ئیمزای خۆیەتی ئیمزای خۆی هیچیان ئەڵێ ئیتر موچە نانێرم تەخسیسی نەماوە باشە. ئەمەشیان ئەوە چەند پەڕەیە، ئەو پەڕانە ئەو 4 پەڕەیە بە ئیمزای خۆی ئەڵێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2025 بە ئیتفاقی هەموو وەفدەکە، ئەوە ژیمزای هەموو وەفدەکە کە سیانیان سەر بە وەزارەتی دارایی عێراقن، ئەوەش کتابەکەی ئاڕاستی بەڕێز محەممەد شیع سوودانی کردووە، موافقەتی ئەوی وەرگرتووە. اینجا تەخسیسی ساڵی 2025 هەرێمی کوردستانی داناوە کە 13 تریلیۆن و 334 میلیارد دینارە. لەم پارەیە بۆ 4 مانگی ڕابردوو تەنها 3 تریلیۆن و 834 میلیاری سەر بووە. ئیتر بۆچی تەخسیسمان نەماوە؟ ئەگەر بگەڕێتەوە پێش ئەوە بووە، بەڵێ ئەوە ڕێکەوتنە لە 1 2 کراوە، ئەمە لە 28 5 کراوە. یعنی خاتون خۆی وەکو وەزیری دارایی هیچی بەدەست مەسەلەکە بەو ئیمزانی خۆی نەخێر خۆی زانێت کە یعنی هەر احترامن بۆ قسەی خۆی
احترامان بۆ خۆی وەکو وەزیری دارایی ئیمزای لەسەر شتێک کردو پێچەوانی ئیمزاکەی پێشووی خۆیەتی ئەم بابەتە ئیتاری تەنسیقی قەراری دا و موچەی ئێرەیان بڕی و موچەی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕی و بەردەوام هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق و بەمەی ئێستا شەوانێ مەلەفی موچەی وەکو کارتێکی فشاری سیاسی بەرامبەر هەرێمی کوردستان و باجەکەشی و عقوبەکەشی خەڵکی هەرێمی کوردستانەیدا. بەڵێ خەڵک ئەمەی لا ڕوون بۆ تۆ ئێستا هەموو موچەخۆرێک لای ڕوونە ئەزانێت کە بەغدا چۆن بە نایاسایی مافەکانی ئەبڕێت. بەڵام هەندێک لایەن هەیە یاخود زۆر جار ئەوترێ کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی توانێت موچە دابینکە چۆن ئەمە چۆن ئەکرێت؟ قاتون جاواسی هەندێک لایەنە کرد هەندێک لایەن هەندێک پەرلەمانتار هەندێک میدیای یاخود ڕسمی و ناڕسمیش کە لە بەغدا و هەندێک لایەنی بەغداوە دامی مادیە کرێن و هانەدرێن کە پشێوی و ئاژاوە لە هەرێمی کوردستان بنێنەوە هەمان ئەو لایەنانن کە ملی خەڵکی کوردستانیان بر تەسلیمی بەغدادیان کردیانی تر موچە با بچێتە سەر بەغدا چووکە بەغدا هەموو مانگەی 27 مانەی نێرێ هیچ کێشەتان نامێنێ. ئێمە لە 2023 بەغدا 3 موچەی بۆ نەناردین لە 2024 2 موچەی بۆ نەناردین ڕاستە لە 2024 11 موچە دراوە بەس موچەیەکیان بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دراوە بەو داهاتانی کە لەبەردەست هەرێمی کوردستان بووە. ئەگەر بین مەقاسەی بکەین لە بینی ئێمە و بەغداد بۆ هەموو ساڵانی ڕابردوو بە سەدان ملیاری دا پارەی هەرێمی کوردستانیان خواردووە قەت بودجەی تەشغیلییان نەناردووە بودجەی ئیستیسماریان نەناردووە حاکیمەیان نەناردووە بەشێکی سیادیان هەر نەناردووە موچەشیان ناردووە هەموو ساڵە هەموو مانکێ بەکەم و کورتی نردویانە ئەگەر نردوێتیشیانی گنا ئەوان لەیەکی 2014 بودجەیان بڕی. لەبەر ئەوە بەغداد ناتوانێت بە ئێمە بڵێت ئەگەر قانون سەروەر بێ ئەگەر دەستور سەروەر بێ ئەگەر بڕیارەکانی دادگای فیدراڵی سەروەر بن ئەگەر ڕێکەوتنەکانی خۆیان کە ئیمزای لە سەرەکەن و احترامی ناگرن سەروەر بێ ئێمە لە هەموو ڕێکەوە بەسەر ئەوان قەرزاری ئێمە ئێمە قەرزاری ئەوان نین. مەسەلەی ئیلتیزاماتەکانی خۆشمانە بە ئەمری خودی جەنابی کاک مەسرور و خۆشی سەرپەرشتی کردووە داهاتی نانەوتی کە ئەبێت هەموو خەڵکی کوردستان بزانێ ئێمە هەم بە قانون تەعاملمان کردو هەم بە ڕێکەوتنەکەی خۆیان کەوتوتی نەسا پەنجای داهاتی بەپێی قانونی ئیداری مالی چییە؟ داهاتی باجە لەگەڵ داهاتی گومرک ڕسوماتی وەزارەتەکان ناوخۆ شارەوانی ئاو کارەبا هیچ پارێزگایەکی دیکەی ئێمە حاوشێوەی هەرێمی کوردستان ئەو داهاتانە نێرێتەوە بۆ بەغدا ئەوانە بە قانونی ئیداری مالی بۆ ئەو پارێزگا و هەرێمانەیە کە خۆیەتی قانون واڵێ خۆی ماوامان نەوتووە ئەو بەشێکەکەی بە قانونی ئیداری مالیە بێ بگەڕێتەوە بۆ مرکز کە ئەوکو باسم کرد داهاتی باج و داهاتی گومرگە محافەزەکانی کەش بەعینەشت هیچ کاتێک بەغداد عقوبەی وەزارەتێکی خۆی عقوبەی محافەزەیەکی تری عێراقی نەداوە نە لەسەر داهاتی ناوخۆ نە لەسەر هیچ شتێکیکە موچە لە کاتی خۆیان دراوە لایەنانە لەسەر ئەو ناقانونیانەی بەغدا قسە ناکەن لە کاتێکاکەیان نەوەڵە ئەو لایەنانە بۆ ناچن باسی نەوتی دزراوی بەسڕە بکەن بە قاچاقبردنی نەوتی بەسڕە بکەن بزان بۆ چۆچێ بۆ باسیەوە ناکەن بۆ باسیەوە ناکەن کە عێراقی تووشی مشکلەی گەورە کرد چکە ئەفرۆشتێ بە وڵاتێک کە لەلایەن ئەمریکا و بلۆک کراوە بۆ ناچن باسیەوە بابەتانە بکەن بۆ ئەو پەرلەمانتارانی خەڵکی کوردستان دەنی پیاون هەمویان ناڵم هەندێکیان کە ئەچن ئەبنە دەمڕاستی بەغداد ئەبنە متەرجیمی بەغداد ئەچن قسەکانی ئەوان نەقڵەکەن بۆ خەڵک بەڵام نایەن قسەکانی ئێمە نەقڵکەن بۆ بەغداد بۆ خەڵکی ڕوونکەنەوە کە هەرێمی کوردستان غەدرێکی گەورەی لێکرێ خەڵکی هەرێمی کوردستان غەدری لێکرێ کە موچەکەی بەردراوە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک خۆی نەفتی ئەفرۆشت بە داهاتی نەوت 500 میلیۆن دلار لە داهاتی نەوت دەدرا بە وەزارەتی دارایی و ئابووری بۆ ئەوەی کە موچەی پێدابین کا لەگەڵ ئەو بەشەی داهاتی ناوخۆ کە لەبەردەستی بوو پێکەوە موچە دراوە ئەوەی کە ئێستا 2 ساڵە هەرێمی کوردستان کێشەی هەیە نەوتەکەی ڕاگیراوە بە بڕیاری دادگای پاریس و عێراقیش خۆی ئەمەی ئەویست زیاتر لە 25 میلیارد دلار زەرەر لە داهاتی عێراق و هەرێمی کوردستان کەوتووە هەر بەوە کێشەی مەسەلەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان حەلە بوو کە نەیان کرد ئەمەی ئێستا ئەوترێت کە ئەم لایەنانەی دەستیان هەبوو لەم هەموو کێشەیە ئەڵێن هەرێمی کوردستان بۆ خۆی موچە نادا خاتون موچەی یەک مانگی هەرێمی کوردستان 958 میلیارد دینارە باشە
بە فرۆشتنی نەوت ئەکرێ ئەوەی کە لە ناو خۆ فرۆشتێ؟ هاتون 958 میلیاردمان پێویستە. داهاتی ناوخۆ چەنە 320 بۆ 340 میلیارد دینارە. ئەمە چییە؟ ئەمە زۆر مهمە بۆ جەناب بۆ بینەرانی بەڕێز. ئێمە لەم 320 میلیارە 67 میلیاری بە چەکە مەقاسەی بینی دەوائری حکوومەتە بەمە کاشی نییە. ئەوە 67 میلیاری 49 بە 50 میلیاریش هەموو مانگێک بە کاش ئەدەینە بانقی مرکزی خێنە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق لەسەر ئەوەی اتفاقی کردومانە ئیتلیزاممان پێوە کردووە. چەنی ئەمێنێتەوە بە سافی 230 میلیارد. لەمە چیەکەین؟ لەم 230 میلیارە 158 میلیارد دینار هەموو مانگێک حکوومەت هێرێمی کوردستان سەرفێکات بۆ خەرجی تەشغیلی بێبێ ئیسtismاری کە شتێکە ئەگەر ئەمە نەکەین حکومە دەبێ بۆستی ژیانەوە سێ لە کوردستان بەبێەوە ناکرێت بە شەرتێک ئەم 158 کە من بۆ جەنابەتی باسەکەم تەقەشوفێکی تەواو کراوە لە حکوومەت هێرێمی کوردستان یعنی شتێک زۆر زارور نەبێت سەرف ناکرێت گینا خەرجەکەمان زۆر لەوە زیاترە ئێمە زیاتر پێویستمان لە 200 بۆ 250 میلیارە مانگی بەڵام ئێستا هێناومانەتە سەر 158 میلیارد بۆیە هیچ نەبێ حکوومەت نەوەستێ پێشینەی بەردەوامی دەوائیرەکان نزیکەی 120 میلیارە ئێستا 6 میلیارد سەرفەکەین کریوانە بێژی و خوێندنی باڵا و پەروەردە کەشتێکی زەرورە مانی 24 میلیاریانەیە ئەمە هەمووی لەو داهاتی بەڵێ ئەمە هەمووی لەو داهاتی ناوخۆیە موچەی فەرمانبەرانی گرێبەست کە عێراق نەیخستە سەر لیستی موچەی خۆی ئەوانش دەوامەکە نزیکەی 2 میلیارد و 500 میلیۆنە پاکردنەوەی شار و شارۆچکەکان هێرێمی کوردستان مانگانە پێویستی بە 10 میلیارد دینارە ئەی خۆتەوە گەروانەکەی چۆن ئەی داهاتی نەوتی ناوخۆ ئێستا ئەوەشە بۆ باسەکەم یعنی ئەمە زۆرە لیستێکی گەورەیە مەسەنەن خواردنی سزن و نەخۆشخانەکان خۆ شتێک نییە تۆ بتوانێت ڕایگیری خەڵک سزنە ئەی نابێ خواردنی بیت سێژەمە پێویستی ڕۆژانەی ژیانی نییە مەسەنەن سوتەمەنی بنزینی تەندروستی و ناوخۆ و بەشێکی زۆری دەوایرەکانی حکوومەت کە دەوایری خەدەمین کارەبا شارەوانی ئاو بە چیە ڕابڕێەوە مەسلەی کری گواستنەوە خاوێنکردنەوەی فەرمانگەکانی حکوومەت مەتاڕەکان ئەمە هەمووی من نامەوێت ئێستا زۆر کاتتان بگرم ئەوە مانگانە 158 میلیاری پێویستە بە تەقەشوفەوە لە چی ئەڕوا لەو 230 میلیاری کەوتم داهاتی ناوخۆی سافیمان بۆ ماوەتەوە کەواتە حتا ئەگەر بە داهاتی ناوخۆی هەمووی بە کاش بێتە دەستمان کە 320 میلیارە ئێتۆ ناتوانانی موچەبەی تۆ 958 میلیارە پێویستە بۆ موچە ئەمە خاڵێک بیتە سەر نەوت کە ئەمە زۆر زەرورە لە ڕێی جەنابتانەوە وەکو خۆی بگاتە خەڵکی کوردستان یەکەم ئەو نەوتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەمێنرێ ڕۆژانە 280,000 بەرمیلە لەمە 100,000 بەرمیلی ئەدرێت بەو عەقدانەی کە کراوە ئەدرێت بە شەریکاتی نەوت کە ئینتاجی نەوتەکەن لە هەرێمی کوردستان 180,000 بەرمیلی ئەمێنێتەوە 180,000 بەرمیلەکە 65,000 بەرمیلی ڕۆژانە بۆ ئیستهلاکی محلی بەکاریەت کە ئەکرێت بە گازۆیل و بنزین و نەوتی سپی و پێداویستی ناوخۆی پێویستی پێتی بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمێنێتەوە نزیکی 115,000 بەرمیل ڕۆژانە ئێمە ئیفرۆشین باشە بەڵام ئێمە بە ئاشکرا ئیفرۆشین نەک بە ئەوەی کە خەڵک باسیەکە ئەو خەڵکانی کە نامەسئول نوێنێت پشێوی لە هەرێم بنێنەوە بۆی خەڵک بەرچای ڕۆن بێ ئەو داهاتەکەی چەنە ئەو 115,000 بەرمیلە نزیکەی 85 میلیۆن دلارە لە یەک مانگە 85 میلیۆن ئەم 85 میلیۆنە بۆچی سەرفەکرێ لە سەدا چلین بە کۆمپانیەکانی بەرهەمێنانی کارەبا کە بۆ کڕینی گازۆیلە لە سەدا سی بۆ کوێیە بۆ بەرهەمێنانی تەشغیلی نەفت کە تۆ مەسفەکان تەسفی نەوتی ڕەشەکە پێویستە پارەکەی بی لە سەدا بیستیشی بۆ قەرزی کۆمپانیەکانی ڕابردووە کە عەقدیان لەگەڵ کراوە پارەیان قەرزار بووی نەمانداونەتێ خاتون یەکشت زۆر گرنگە کە خەڵک بیزانێ حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوو هەتا ئێستا عەقدی نێودەوڵەتی کردووە ئەم عەقدانە لەگەڵ شەریکاتن ئەم شەریکاتانە چاوەڕی تۆ ناکاتەوە بەغدا پارەی بۆ نەناردووی بەغدا پارەی هەیە ئەڵێ من عەقدم لەگەڵ تۆیە ئیلتیزامت لەسەرە نەوتی خۆم دەربەرامێنەوە پارەکەم بەرەوە نایتە ئەدا بە دادگای نێودەوڵەتی هەم بۆ سومعی هەرێم خراپە هەم بۆ حکوومەتی هەرێم هەم بۆ خەڵک ئەبێت ئەمە چارەسەر کرێت بۆیە بە ناچاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم 280,000 بەرمیلە نەوتە بەرهەمەێنێ بۆیە کە ئەم کێشانی حەلکە لە هەر هەمووی گرنگتر ئەم هەموو شەریکاتانی نەوت چ ناوخۆیی چ نێودەوڵەتی کە ئیشەکەن لە هەرێمی کوردستان بە هەزاران
خەڵکی هەرێمی کوردستان و خێزان لە هەرێمی کوردستان لەو کۆمپانیانە ئیشەکەن ئەگەر ئێمە ئەمانە داخین بە یەک جار بە سەدان هزار کەسی کە بێ ئیشە بێت لە هەرێمی کوردستان خاڵێکی کە زۆر گرنگە ئێمە 14 حەقلی نەوتمان لە هەرێمی کوردستانەیە ئێستا نۆی ئیشەکە 5 ئیش ناکە ئەگەر ئەمانە لە هەموو ئەگەر نەوت ئەم 2 ساڵە لەوانش بۆستایە ئیتر وردە حەقلانە لە دەست دەین چکە مەناخی هەرێمی کوردستان کە مەناخێکی شاخاویە ئەم نەوتاگەر ڕۆژانە لی دەرنێت وردە نامێنە دوایی دێشی بیتەوە نایەتەوە باشە باسی نزیکە 5,000 بەرمیل نەوتی ڕۆژانەتان کرد بۆی استهلاکی ناوخۆیی 65,000 باشە ئەوەش داهاتی هەیە داهاتەکەی بۆچی بەکارێت نه ئەو 65 وەکو بە جەنابتم باس کرد ئەو 65 بۆ ئێستێلاکی محلیە ئەیکۆتۆ داهاتەکەیەوە چییە؟ داهاتەکەی دەی بە مەسفاکان حەقیەوەی کە بۆی لە نەوتی ڕەشەوە بۆتە گۆڕێبەوە مەسفای کارە مەسفای لانازە مەسفای بازیانە خاتون با یەکشت بۆ جەنابەت باس بکەم کە ئەمە زۆر مهمە خەڵکێکی زۆر ڕۆژانە هجوومە کاتە سەر خەڵکێکی زۆر نەعەفوو خەڵکێکی بەکارهێنراو لەلایەن بەغدا و شوێنیکەوە بۆ بەلاڕێداربردنی خەڵکی کوردستان ئەم قسەیەکەن ئەڵێن ئەم نەوتە ئەفرۆشرێ داهاتەکەی دیار نییە ڕۆژی 300,000 بەرمیل نەوتە فرۆشن بای ئەوەنێ کاکە یەک بتڵ ئاو بفرۆشی ئەگەر بە 250 دینار بێ کولفەی هەیە کولفەی تەسفێکردنی ئاوەکەی هەیە هی بوتڵەکەی هەیە هی نەقڵکردنەکەی هەیە ئەی تۆ نەوت بەرهەمبێنی کولفەی هەیە هی ئینتاجی نەوت هی نەقڵکردنەکەی هی تەسفێکردنەکەی ئەمانە پارەکەی ڕوا ئەوەی کە ئەژمێنێتەوانێ زۆر بە شەفافانە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو مانگێک تەرازوی پێداچوونەوە کە پێڵەن میزان مراجعە ئەنێرێت بۆ ئەنجومەنی وەزیران ئەنێرێت بۆ چاودێری دارایی هەرێمی کوردستان لە ڕێی چاودێری دارایی هەرێمی کوردستانیشەوە نسخەی گەدرێتە چاودێری دارایی عێراق لەبەرەوەی زۆر بێباکانە هەرێمی کوردستان هیچ شتێکی نییە لە خەڵکی بشارێتەوە ئەوە هەمووی ئیمزای ڕقابەی مالی هەرێم ئیمزای ڕقابەی مالی عێراقیشی پێوەیە هەموو بە وردەکاری بە جەدوەل نێردراوە بە ڕقابەی مالی کە ئێمە ئەم 280,000 بەرمیلە چۆن ئینتاجمان کردووە چەندمان ئینتاج کردووە چەندمان فرۆشتووە چەند دراوە بە شەریکات چەندی داهاتە بووە داهاتەکەش چۆن سەرف کراوە جگەلەوەش لەلایەن کۆمپانیای دیلۆیتی بەریتانیەوە هەمووی تەدقیقەکرێت کە من تەحەداکەم تا ئێستا عێراق کۆمپانیای کێنابێت تەدقیقی نەوتی خۆی بکە ڕۆژی 4 میلیۆن بەرمیل نەوت بەرهەمێنن 3 میلیۆنی فرۆشن بەدەرەوە بڕۆ سەیری بەغدا و شار و شارۆچکەکانی باشوور و ناوەڕاستی عێراقکە نە ئاوەدانکردنەوەیەک نە پێشکەوتنێکی پێوە ئێمە هەموو پارەی بۆ چی ئەڕوا ئەو هەموو نەوتە لە بەسرە لە شوێنی کە ئەڕوات ئەیکوا پەرلەمانتاری عێراق تەحەداکەم بابێن ئەوانی کە یەن قسە لەسەرێ ماکەن بابچن راپۆرتێکیان دەستکەوێت لەسەر نەوتی ئەوە ئێمە تا باشکرا مشتەکانمان وتووە داهاتەکەی چۆن و چۆن نییە بە داهاتی نەوتیش ئەگەر ئەمەی گێساژەی فرۆشین ئەگەر 85 میلیۆنەکەش بێتە دەستمان لەگەڵدا ئەو باشی داهاتی ناوخۆش کە بمانێتەوە ناتوانین موچەبین پێی نایرێ ئیلا ئەبێت یاوە تا بێ بەغداد خۆی ئەم موچەیە بە کە مافی خۆمانە کە ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی تەکیدی لێ کردەوە ئێمە هاونیشتیمانیان عێراقین ئەم عێراقەت نوێی کە دروست بووە بە هەوڵ و کۆششی خەڵکی کوردستان دروست بۆتەوانێ هەموو حیزبانی لە بەغدا ئێستا باڵا دەستن هەموو لە هەرێمی کوردستانەوە چوونەوە بەغدا ئێستا لێ باڵا دەستن و مێژووی خۆیان بیر چۆتەوانێ ئەوانە دەستور ئێمەی بەیەکەوە بەستۆتەوە یاسای موازنە ئێمەی بەیەکەوە بەستۆتەوە مافی خەڵکی کوردستانە چۆن موچەی شار و شارۆچکەکانی کێن هی خەڵکی کوردستانیش بن هەج مەسەلەیەکی کەیان هەیە بینی دوو حکومەتە ئەبێ دوو حکومەت یەکلایکەنەوە نەک خەڵک باجەکەی بە ئێمە ئەوە حەلی یەکە بە کە ئینشاڵڵا وەفدێگێتەوە بێت چارەسەریکەین حەلێکی کە فەرمو کاکە نایڵن پارەمان بۆ نانێرن ڕێگەمان بن دەستەکەینەوە بە هەناردەکردنەوەی نەوت بۆی کە نەوتەکەی خۆمان فرۆشتین و موچەی خەڵکی کوردستان بین ئەو کاتە ئێمە بەرپرسیارەتی هەڵەگرین بەرامبەر خەڵک نەگەێستا تۆ خەڵکان بی بێ مزاهرە بکە وەڵا بەرامبەر حکوومەتی کاکە گەر ڕاستەکەی تۆ ڕاستگوۆی لەگەڵ میلەتەکە و فەرمو ئەو خەڵکە بەرەبار بچێت لە بەردەم پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق مزاهرە بکە مافەکەی لەوێ ڕاگیراوە ئێمە ڕامان نەگرتووە خاتون یەک شت هەیە زۆر زەرورە ئەم بابەتەش کە هەناردەکردنەوەی نەوتە ئێمە ئیتفاقمان کردبوو لەگەڵ عێراق لەگەڵی سۆمەوە بفرۆشین ئەزانی بۆچی ئێستا ئەوە ڕاگیراوە خۆی ڕامان نەگرتووە شەریکاتی نەوت کە زۆربیان شەریکاتی ئەمریکین داوای زەمانەکەن لە بەغداد ئەبێ زەمانەتیان باتێ بۆ تەجروبەی تاڵیان هەیە لەگەڵ بەغدا ساڵی 2024 لە کابینی نوێم 12 میلیۆن بەرمیل نەوتمان لەسەر ئەمری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوە بە بەغداد فەرموو بۆ تەجروبە
ئەوە 12 میلیۆن بەرمیل فەرمو ئێوە بیفرۆشن کوا داهاتەکەی نییە کوا کولفەی شەریکاتی کە و 12 میلیۆن بەرمیلەی کردووە کاکە پارەکەمان بنێ بیان نینێ ئێوە شەریکاتانە ژەم زمانەیان نییە تەجروبەی تاڵیان هەیە ئێستا داوای زمانەتەکەن خاڵی دووەم بۆ پێداویستەکانی کە پێڵەن ئیستهلاکی محلی هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە نەوتمان هەبێ ئەم نەوتەکە بەرهەمێ نابێت کولفەکەیمان بنێ ئەڵێ ئەوەش ناین ینی ئەمەیە سەبەبەکان کە نەوت ڕاگیراوە ئێمە بە 16 دلارەکەش ڕازی بووین و تعدیل کراوە تەواو بەسەر چاو بە فەرموو دەست پێ بکەینەوە تۆ بێ زمانە تێبەی بەم شەریکاتانە ئێمە نین ئەم شەریکاتانە بە ئەمری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خۆیان بەشدار بوون لە مفاوەزاتی مەلەفی نەوت لە بەغدا و لە وەزیری نەوتیش هاتە ئێرە چەند ڕۆژێک لە هەولێر نایەوە یعنی قەزەکە ئەوەیە لە هەموو ڕۆیەکەوە ئێمە ئیلتیزامی سەرشانی خۆمان جێبەجێ کردووە قسەی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەنەدا هەج وعدێکی یابێک و خۆی جێبەجێ کردووە ئەوەی کە احترامی ڕێکەوتنەکانی خۆی ناگرێ ئەوەی کە ڕێز لە دادگای فیدرالی خۆی ناگرێ ئەوەی ڕێز لە موازنەی خۆی ناگرێ بەغدا ئێمە نین دروستە ئێستا لای هەر موچەخۆرێک و لای هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ڕوونە کە کێ ڕێز لە مافەکانی خۆی ناگرێت و ئەو لایەنە کەمانەش لایەن ڕوونە کە چۆن بوونەتە دەمڕاستی بەغدا سوپاس دەکەین بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت کە لێرە بووی بۆ ئەو وردەکاری و ڕوونکردنەوەانە لەسەر هەموو بابەتەکان سوپاس بۆ ئێوە سپاس بۆ جەنابشت